لە دوای گرێدانی کۆبوونەوەیەکی درێژی دادگا ئەکرام ئیمامۆغڵۆی سەرۆکی شارەوانی ئەستانبول بە تۆمەتی هێرش بۆ سەرفەرمانبەرانی گشتی کە خزمەت دەکەن و لە کاتی ئەنجامدانی ئەرکەکانیدا بێڕێزیان پێدەکرێت بە 2 ساڵ و 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی سزا درا. بە پێی ئەو سزایە و بە جێبەجێکردنی مادەی 35 یاسای سزادانی تورکیا کە سزا دراوان لە کاتی بەسەربردنی سزادان لە کار و چالاکی سیاسی بێبەش دەکرێن. لە یەکەمین لێدوانی دوای سزاکەدا ناوبراو ڕایگەیاند خەباتی ئێمە ئێستا دەست پێ دەکات و مشتێک لە خەڵک ناتوانن لەو دەسەڵاتە بێبەشمان بکەن کە گەل پێیداوین. ئیمامۆغڵۆ لە هەڵبژاردننی 2019دا وەک پاڵێوراوی ئۆپۆزیسیۆن بەسەر بن عەلی یەڵدرمی پاڵێوراوی یەک پارتیدا سەرکەوت. بەڵام دوای تانە لێدانی لەلایەن پارتی دەسەڵاتدارەوە کە ساختەکاری لە هەڵبژاردندا کراوە لیژنەی باڵای هەڵبژاردن دوای پێداچوونەوە هەڵبژاردننی دووبارە کردەوە. ئەوە بووە پاڵنەری ئیمامۆغڵۆ ئەو لیژنەیە بە نەزان و گەوج و کەودەن ناو ببات. لە کۆبوونەوەی دادگادا لە نێوان داواکاری گشتی و ئیمامۆغڵۆدا قسەی توند و تێگیران ڕوویدا. دادگا زۆر داوای ڕەت کردەوە بۆ باسکردن لە کۆبوونەوەکانیدا. لەوانە شایدی سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆ بەو پێی ناوی لە نێوە ئەو کەسانەدا هاتبوو کە ئیمامۆغڵۆ بێڕێزی پێکردبوون. Hayatımızda aklımıza gelmeyecek پارتەکانی ئۆپۆزیسیۆن هاوسۆزی خۆیان بۆ ئیمامۆغڵۆ ڕاگەیاند و لە خۆپیشاندانی بەردەم شارەوانی ئەستەنبولدا بەشداریان کرد. لەو کۆبوونەوەدا ناوبراو ڕایگەیاند لە ڕاستیدا ئەوەی باش دەزانێت بڕیارەکانی دادگا سیاسیە و هەرگیز ڕێگریش نابێت بەرامبەر بەخواستی گەل سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغانە گەل بە سندوقەکانی دەنگدان پەشیمانیان دەکاتەوە. سەرۆکی پارتی داهاتوو ئەحمەد داودۆغڵۆش لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پشتیوانی خۆی بە ناوبراو ڕاگەیاند و وتی دژی ستەم و دادگایەکە کە ئامانجی سیاسی لە پشتەوە بێت. کلیجدارۆغڵۆی سەرۆکی پارتی گەلی کۆماریش ڕایگەیاند کودەتا چیانی 28 شوبات ئێستا لە ناو کۆشکی کۆماریدان. مەبەستی ئەوە نەبوو کە لە ساڵی 1990دا کودەتایان بەسەر سەرۆک وەزیرانی پێش و نەجمە دینەربەکاندا کرد. هەرچەندە لە ئەنگرانی ئیمامۆغڵۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ئەو دادگایە بە دادگای ئیرادەی گەل ناو دەبن کە ئەوی بۆ پۆساڵ بژاردووە، بەڵام لە ئەنگرانی بڕیارەکە بە هاشتاگی بێڕێزی بە دەوڵەت تاوانە وەڵامیاندایەوە. بەو مانایە ئەو پۆستەی ناوبراو ڕێگری ناکات تاوانێک ئەنجام بدات کە یاسا سزای بۆ داناوە.